خانووی پلاستیکی لە شاری سلێمانیدا لە بەرەو پێشچووندایە بە جۆرێک کە لە توانایدا هەیە جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمەکانی هەناردە بکرێت. بەپێی ئامارێک کە شاڵا و جەمال بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی سلێمانی بە کورسات نیوسی ڕاگەیاند، شاری سلێمانی بە بەراورد بە هەر سێ پارێزگاکەی تر زۆرترین خانووی پلاستیکی لەخۆ دەگرێت کە زۆربەیان لە ناوچەی بازیان و پیرەمەگرونن. زیاد لە 8,000 خانی پلاستیکی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە. بێگومان لە دوو بەرهەمی تەماتە و خەیارە، بە تایبەتتر لە خەیارە بەڵێ بەرهەمی مەبرەین بازاڕ و پێداویستی ناوخۆیان دابین کردو. بێگومان ئەوە هەلیکارێکی باشە ڕەخساندۆ کە تۆ دایبنێ هەموو خانوویی پلاستیکی چەند کەسێکێ بەڕاستی بۆ بەڕێوەبردننی هەلیکاری ڕەخساندۆ هەر لە فرۆشیاری تۆوەکەوە، هەر لە چێڵانی ناوەکەیەوە، لە دامیکردنی گازەوە، لە جێبەجێکردنی خەدەماتەکانی تری کشتتوکاڵیەوە، لە سەرپەرشتیاریەکەوە هەیەە لە دوکانداری کە تۆوە فرۆشێک کە سەمادیان پێ فرۆشێ. ئەمە بەڕاستی هەلێکی کارە بۆ گشتی. کەرتی کشتتوکاڵ کە بە ئابووری سەوز ناسراوە بۆ داهاتی وڵات تا ئێستا ئەو گرنگجەی نەبووە. شارەزایشی بواری کشتتوکاڵ ڕایگەیاند حکوومەتی هەرێم گرنگی بە ئابووری سەوز نەداوە کە دوجار پاژەکشەی جوتیارانی لێ دەکەوێتەوە لە کاری کشتتوکاڵی، بەوەش داهاتی وڵات زیانی بەردەکەوێت. کاتێکیش کە تۆ بەربوومی کشتتوکاڵیت لە ئاستێکی باشدایە کە نەفرۆشرێت، کار لە میزانی خۆ دەبوجێ گشتی دەوڵەتەکات. دەوڵەت پێویستە لێرەوە ئاور لەوە باتەوە. لە پاڵ ئابووری ڕژە ئابووری سەوزش بێتە بنیاتێکی تر بۆ پێگەێنانی بوجێ گشتی نەتەوەی. لە توانەماندا هەیە جگە لە خۆتێری بگەینە ئاسایشی خۆراکیش، چونکە بەڕاستی جوتیاری کوردی ئێستا بەرەوە ئەوە ئەچێت کە شێوازی زانستی بەکاربێنێت، ئەزمونێکی چاکی لەگەڵ بابەتەکەیە هەیە. ئەمیش لە دوجارە ئەبێتە هۆی ئەوەی کە ئابووری کوردستان بێتە ئابوووریکی بتە و بەشێک بێک لە پێکهاتنی بودجەی کوردستان. بەڵام بەداخەوە ئێمە لێرە ئەوەستین چونکە حکوومەت یاخود دامەزرا حکوومیەکان هیچ ئاوڕێکمان لێ نادەنەوە. خانووی پلاستیکی بە پێی وەرزەکان بەروبوومیان جیاوازە. ئەو جیاوازیەش وای کردووە کە هەماهەنگی هەبێت لە نێوان جوتیاراندا، وەک ئەوەی بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی ڕایگەاند. دروستبوونی هەماهەنگی لە بەرهەمهێنانی بەروبوومەکاندا گرنگا بۆ جوتیاران، تاوەک ئەمساڵ بێ بەرنامە سەوزە و میوە بەرهەم نەهێنن، وەک ئەوەی لە بەرهەمی خەیاردا ڕوویدا و هەمووان پێکەوە خەیاریان بەرهەمهێنا، کاوەش بووە هۆی دابەزینی نرخ و تەنانەت ساغ نەبوونەوەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا. هێمن قادر، کورسات نیوس، سلێمانی.